طبعا ئەمڕۆکو ئەنجومەنی سیاسی سەردانی مەڵبەندی سۆرانی کۆمەڵی ئیسلامیمان کرد ئامانج لەو سەردانە وێڕای تەبان ئەوەی کە دەستخۆشی لە مەڵبەند و لە کار و چالاکیەکانیان ئێمە و جەولەیەمان لەگەڵ مەڵبەندەکانی کەشکە هەیە لەو کاتەدا بۆ تیشی خستنە سەر هەرومەرجی سیاسی ئێستای هەرێمی کوردستانە و ئامادەکاریە بۆ هەڵبژاردنەکانی کۆمەڵی ئیسلامی بۆ هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە مانگی پێنجدا و حەقیقات ئێمە جگە لە دەستخۆشیمان بۆ مەڵبەندەکان و بۆ کار و چالاکیان بۆ هەوڵەکانیان و بۆ پژگیریان لە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی کە لە ماوەی ڕابردوودا هەی بووە ئەو ئامادەکاریان ناکەین و ئومێدمان وایە نوێنەری زیاتر و ڕێژەیەکی بەرچاوتر لە دەنگەکان کۆمەڵی ئیسلامی بەدەستی بێنە بە هەڵبژاردنەکانی داهاتوو کە بتوانین زیاتر و باشتر خزمەتی میلەتەکەی خۆمان بکەین لە بەغدا. خۆتان ئەزانن ئێستا لە بەغدا تەبان دوای بزات دوای ڕیفراندۆم هەلومێرجێکی نوێ لە هەرێم و لە عێراق هاتۆتە کایەوە هەرێمی کوردستان خاڵی لاوازی بەرامبەر عێراقێ و عێراق وەکو دۆڕا و مامەڵە لەگەڵ هەرێمەکە. ئێستا هەرێمی کوردستان پێویستی بەوەیە کە جارێکی کە خەڵکی هەرێمی کوردستان بڕوانین لەو هێزە سیاسیانە لە هەڵوێستەکانیان نوێنەرەکان هەڵبژێرنەوە جارێکیکەوە خەڵکێک بنێرن کاتوانن باشتر نوێنەرایەتیان بکە. ئەوانەی کە لە ساڵانی ڕابردوودا نوێنەرایەتی کوردیان کرد تەنها شەڕی پۆست و بەرژەوەندی داراییەکانی خۆیانیان کردووە. ئێمە ئەممان بە فعلی سەلماندوو و داواکارین کە بتوانین هەمومان پێکەوە ئەو هێزانەی کەمانەوە چاکسازی بکەین ئەمانوێ نەخشەی سیاسی لە هەرێم و عێراق بگۆڕێ هاوڵاتیان بە گوڕوتینەوە پشتیوان بن لە پێناوی ئەوەی کە بتوانین سیاغی پەیوەندیەکانوان لەگەڵ هەرێم لەگەڵ بەغدا بە جۆرێ بکەینەوە کە بەرژەوەندیەکانی کورد تحقیقکەوە کۆتایی بۆ قۆناغەبێنین کە لە ڕابردوودا هەبووە. بەناوی خۆی بەخشەندەی میهرەبان ئێمڕۆ وەک مەڵبەند پێشوازیمان کرد لە ئەنجومەنی سیاسی دیار بوو دانیشتێک تایبەت بوو بە تاوتوێکردنی ئەو بابەتە هەنووکانێکی ئێستا هەن لە هەرێمی کوردستانە وە ڕەوشی ناوخۆدەرەوە. من ئەم جۆرە کۆبوونانە بە پێویست ئەزانم سوپاسیانەکەم دەستخۆشان یەکەم هێدارم کە بەردەوام بن بۆی بتوانێت ئەنجومەنی سیاسی لە نزیکەوە ئاوێتە بێت لەگەڵ ئۆرگانەکان لەگەڵ کادیرەکان بۆی ئەوانیش لە نزیکەوە بەرچاویان ڕۆم بێت ئەوەی کێسا کە ئەوگوزارێت لە هەرێمی کوردستان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی دارایی لە ڕووی کۆمەڵایەتیەوە. ئەم جۆرە کۆبوونانە گرینگن مانای خۆی هەیە تایبەتی خۆی هەیە. من هیوای سەکردێنە بۆ ئەخوازم کە زیاتر بتوانن شڕ و ناو ئۆرگانەکان بەوەی لە نزیکەوە لەگەڵ کادیرەکانی خۆیان ئەو پرسو باوتەنێکی ئێستا هەن لە نزیکەوە تاوتویەکان سوپاسیانەکەم.